ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 سەرەتا ڕۆژی هەفتەیە و بە وزە ئومێدەوە دەست پێ بکەن. هەمیشە لە کوردستان 24ەوە بایەخ درراوە بەو ڕۆژانەی کە مێژوون و سیوێتیەوە و خەبات و شۆڕژگێڕی کوردی تیا نەخشێنراوە. بۆیە ئەمڕۆ ڕۆژی 29 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر یادە مەزنەکەی یاخود ڕاپەڕی لە مەزنەکەی شاری سلێمانیدا. بۆیە پیرۆزبایی لە هەموو شاری سلێمانی و هەموو کوردیژەکەین لەم ڕۆژەیە بۆ هیواین کە شۆڕش و خەباتی کورد هەمیشە لە بەرداوامیدا بێ و مافەکانی بەدەستخۆی بەدەست بێنێ. جگەلەوە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دەرەنجام و بەرهەمی ئەو ڕۆژانە. بەڵێ ڕۆژتان باش بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 من لێرەوە پیرۆزبایی لە هاژاکەم وەکو خەڵکی سلێمانی کاشاڵاوی یاخود ئەو شەپۆلە جوانەی ڕاپەڕین ئەمڕۆ یادێتی کا لە سلێمانی سەری هەڵدا و وەکو شارەکانی دیکەی هەرێمی کوردستان کە هەر وەکو هاژەوتی ئەم بەرهەمە جوانەی پەرلەمانی کوردستان و ئازادی خەڵکی کوردستانی دەرخست و ئەوەی دەرخستکە کورد هیچ کات ژێردەستەیی قبول ناکات. هیوادارین کە ئەمڕۆ بتوانین باشترین جوانترین و پڕبایەخترین هەواڵەکانتان پێشکەش بکەین. جگەلەوە ئێمە بەردەوامە بین لە بڵاوکردنەوەی ڕێنماییەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و هەروەها ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر ئەمڕۆ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێر وەس لە سلێمانیش کە ئەمڕۆ دژە ڤایرۆس ڕشێنرێ لە هەموو ناو بازارەکان و شەقەنات هەولێریش بەڵێ ناو هەولێر و هەروەها ناو سلێمانی و لە ئایندێکی نزیکدا لە شارەکانی دیکەش بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ ئەوەشمان لە یاد نەچێت کە وەک هاژێ هاوکارم وتی پابند بین بە ڕێنمایەکان چونکە تەنیا ڕێگریکردن لە بەرەنگاربوونەوە دژی ئەم ڤایرۆسە ئەوەیە کە ئێمە ڕێنمایەکان بە دروستی ئەنجام دێن. بەڕاستی من دوێنێ شتێکم بینی کە بۆ هەنە ئیشێکی تایبەت چوو بوومە دەرەوە خەڵکێکی زۆرم ئەبینی بەرەو سەیرانگاکان کەوتبوونە ڕێ. بەڕاستی ئەوە ناڵێن کە خوا نەخواست خەڵک لە ماڵەکانی کاڵین نەچێتە دەرەوە مەبەست لەوەیان نیە کە خەڵک تووشی لە ڕووی دەرونیەوە حاڵەتێکی ناخۆشیەوە بەڵام ئەم دەرچوونە دەرەوەیش هەر خودی خۆی دیسانەوە تێکەڵاو بوونە کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانن ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێنمایەکان بە دروستی جێبەجێ نەبێت. بۆیە تا ئەتوانین با هەوڵی ئەوە بدەین لە ماڵەکانی خۆمانابین هەتاونەی هەوا یاخود کەش و هەوا تۆزێ گەرمترە بێت و بتوانێت خەڵک بە ئاسایی وەکو ڕۆژانی ئاسایی دیکە هاتوچۆ بکات و مەترسی هیچ شتێک لەسەر تەندروستی هاوڵاتیان نەبێ و من ئێستا بە کورتەیەک لە هەواڵەکان زیاترین زانیاریتان بۆتە خەمەڕوو. هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایدەگەێنێت چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە دەرفەتی باشن بۆ ئەوەی زیاتر هاوکاریان بکەین. مالێنز کانگیز وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە کوردستان 24 ڕاگەاند. ئەنجامدانی چاکسازی لەلایەن وەزارەتی پێشمەرگە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی ئەمریکا و هاوپەیمانان هاوکاری زیاتر پێشکەش بە پێشمەرگە بکەن. گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕاشیگەاند دەیانەوێت پێشمەرگە بکەنە بەهێزترین و ڕێکخراوترین هێز و جیاواز بێت لە ڕابردوو. حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر تۆمار کرا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە. دوای ئەوەی پشکنین بە گومانی توشبوون بە کۆرۆنا بۆ 27 کەس کرا دەرکەوت یەکێک لەو کەسانە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. ڕاشیگەیاند توشبۆکە دانیشتووی هەولێرە و تەمەنی 33 ساڵە. وەزارەتی تەندروستی داواش لە هاوڵاتیان دەکات ڕێنمایەکانی حکوومەت بۆ خۆپاراستن لە کۆرۆنا جێبەجێ بکەن. وەزارەتی تەندروستی عێراق بەشی هەرێمی کوردستانیش لە بودجەی تەرخانکراو بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دابین دەکات. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند لە کۆبوونەوەی شانەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق داواکاریەکانی هەرێمی کوردستان لە دابینکردنی بودجە و پێداویستی پزیشکی جێگیر کراون و وەزارەتەکانیان پەیوەندێکی باشیان هەیە. ئاماژەی بەوەش کرد مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بە پاراستنی هەرێمی کوردستان لەو ڤایرۆسە دەدات و بەردەوام جەخت لەو بابەتە دەکاتەوە.
و شانەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە عێراق ژمارەیەک بڕیاری دەرکرد. دکتۆر جەعفەر عەلاوی وەزیری تەندروستی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند پێویستە هاوڵاتیانی عێراقی کە لە ئێران تا 15 ئەم مانگا بگەڕێنەوە دواتر ڕێگە بەگەڕانەوەیان نادرێت. هەروەها ڕایشی گەیاند هەشتی بانک تاوەکو 15 مانگ سەرجەم دەواازە سنووریەکان لەگەڵ ئێران وە کوێیت دادەخرێت. جگە لە ڕێگەی ئاوی و ئاسمانی و لەگەڵ ئەوەشا جەختی کردەوە کە لە تەواوی وڵاتدا ڕێگە بە ئەنجامدانی هیچ جۆرە چالاکیێکی وەرزشی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و ئاینی نادرێت. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەاند ئەستەمە لە 9 ڕۆژدا کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق یەکلایی بکرێتەوە. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کوردستان 24 ڕاگەاند 16 ئەم مانگە وادەی دەستوری دیارکردنی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق کۆتایی دێت. ڕاشیگەیان تا ئێستا هیچ کەسێک بۆ پێکێنانی حکوومەت پێشنیاز نەکراوە و ئەستەمیشە تا نۆی ڕۆژی دیکە کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق یەکلای بکرێتەوە. جەختیشی کردەوە ئەگەر دووبارە ڕاستەپاردنەوەی عادل عەبدولمەهدی بۆ ئەو پۆستە لە ئارادا. زیاتر لە 1200 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە ئێران تۆمارکران. کیانوش جەهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەاند لە 24 کاتژمێردا زیاتر لە 1200 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لەو وڵاتە تۆمارکراون. ئاماژەی بەوەش کرد بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 19 کەس لە سەرتاسەری وڵات گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستی ئێران جەختیش دەکاتەوە هەرچەند کۆنتڕۆڵی دۆخەکە کراوە بەڵام بەردەوام ژمارەی توشبووان بە کۆرۆنا زیاد دەکات. سەرۆکی سووریا ڕای دەگەیەنێت پابەندی بڕیاری ئاگربەست لە ئیدلیب دەبن. ڤلادیمەر پۆتین سەرۆکی رووسیا و بەشار ئەسەد سەرۆکی سووریا پەیوەندێکی تەلەفۆنیان لەبارەی ئیدلیب ئەنجامدا. لە پەیوەندیە تەلەفۆنیەکەدا بەشار ئەسەد ڕایگەاند ئەوان پابەندی ئاگربەست لە ئیدلیب دەبن چونکە ڕێکەوتنەکە ئارامی و سەقامگیری بۆ شارەکە دەگەڕێنێتەوە. هەر لە پەیوەندیەکەدا ئەسەد لە بەرامبەر پشتیوانەکانی رووسیا بۆ پاراستنی یەکپارچەی خاکی سووریا سوپاس و ستایشی پوتینی کرد. کورتێک لە هاوڵەکانتان پێشکەشکرا. بەهۆی کۆرۆنا پێشانگەی نێودوڵەتی هەولێر بۆ کاتێکی نادیار دواخرا. بەشی کارگێڕی پێشانگەی نێودوڵەتی هەولێر بۆ کتێب ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە کە ڕایگەاندووە لە سۆنگەی پاراستنی گیانی هاوڵاتیان و کارمەندانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیار درراوە ئەم ساڵ 15مین پێشانگای نێودوڵەتی هەولێر بۆ کتێب تا کاتێکی نادیار دوا بخرێت. ئاماژەی بەوەش کردووە پێشانگەی نێودوڵەتی هەولێر بۆ کتێب لە ئایندێکی نزیکدا دەکرێتەوە. بەڵێ کە ئەمە باس لەوە کات لە بەشێکی دیکەی ڕاگەنراوەکە هاتووە پێشنگای نێودوڵەتی هەولێر بۆ کتێب بەهۆی دواخستنی پێشنگاکە داوای لێبوردن لە خوێنەران ئەکات لەو کەسانی کە خولیای کتێب و خوێندنەوەی کتێبیان هەیە و لەگەڵ هاوڵاتیان دیارە بەهۆی ئەو ڕێگەیە کە گیانی هاوڵاتیان بپارێزرێت و پارێزراو بێت لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەو ڕێگەیە گیراوەتە بەر ئەگینا هەموو ساڵێک بە جوانترین شێوە پێشنگای نێودوڵەتی کتێب لە هەولێر بەڕێوە چووەوە کۆمەڵی خەڵکی خوێنەر سەردانی ئەو پێشنگایان کردووە و سوودیان لەو کتێبانە بینیوە کە لە پێشنگاکە نمایش کراون. بێگومان ئەم ساڵیش بەڕێواچێت بەڵام بۆ کاتێکی نادیار و بێگومان بە شێوەیەکی جوانتر و باشتریش پێشنگاکەکرێتەوە بەڵامەوەیە کەمێک کاتەکەی دواخرێت. ئەمڕۆ لە چوارچێوەی هەڵمەتەکان بۆ خۆپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا و زۆرینەی بازار و شەقام و شوێنە گشتیەکان لە هەولێر بە دەرمانی دژە ڤایرۆس دەپژێنرێت بەسەر ئەو شوێنانە و پاک دەکرێتەوە. و سەرۆکایەتی شاروانی هەولێریش ڕایگەاندووە پرۆسەی پاکردنەوەکە و بڵاوکردنەوەی دژە ڤایرۆس دوای داخستنی دوکان و بازاڕەکان ئەنجامەدرێت بۆی بتوانن تەواوی شوێنەکان پاک بکرێتەوە. سۆڤان هاوکات لە سلێمانیش بە هەڵان شێوە
بە هەمان مەبەست بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دوکان و بازارەکان داخرێن و دژە ڤایرۆس لە شۆستە و شەقامەکانی ئەو شارە ئەڕژێنرێن بۆی کە ئەگەر لە هەوایە بڵاو بێتە ئەو ڤایرۆسە دژە ڤایرۆسەکە بەری بکەوێت و لای بەنیانی باشترە کە بە هەمان شێوە ڕێکارێکە بۆ گرتنەبەری ڕێگرتن لە ئەو ڤایرۆسە و بڵاوبوونەوەی و تەشەنەش نەکات ڤایرۆسی کۆرۆنا لە ناو شارەکە و هاوڵاتیان پارێزراون. بەڵێ یەک با بڵێن تایبەتمەندیەکی ئەم ڤایرۆسە هەیە ئەویش ئەوەیە کە تەنها کاتێکە بەردەم و لوت ئەکەوێت ینی لە ئەو شەنای ئەو هەناسەدانەوە تەنها ئەگینا ئەگەر تەنات بشکەوێتە سەر پێست ئەو پەڕی ناتوانێت خۆی ڕاگرێت تەنا بۆ 20 دقش بۆیە ئەبێ بە بەردەوام ئاگاداری ئەو بین دەست لە دەمولوتمان نین و پرژاندنی ئەو دژە ڤایرۆسا لە شەقامەکان یاخود لە ناو بازاڕەکان زۆر کاریگەریکی باشی ئەبێت ئەگەر خەڵکیش خۆی ڕێنمایەکان جێبەجێ بکات و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بتوانرێت بە زووترین کات کۆنتترۆلی ئەم ڤایرۆسە بکرێت تاوانەی کەش و هەوا گەرمە بێت و خۆی لە خۆیدا ئەو ڤایرۆسە ئەو ڕێکارانەی کە حکومەت هێرم بتوێتێ بەر زۆر تونند و تۆڵاوە زۆر باشە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە. هەرچەندە دوێنێ کەشوهەوا زۆر خۆش بوو زۆر بەهاری بوو جەوەکە هەستەکردتە بەرەو گەرمیە ڕێوە جی دڵخۆش پەیوەندیمان بە یەکەوە ئەکرد لەگەڵ ێکامان هەوا خۆش بوو جەو گەرم بوو زۆر باشە لە مودایتر کۆرۆنا خۆی لە خۆی نامێت هەروەکوی بینن لە هەموو شارەکانیش ئەو بە شێوەی بروشور و ڕێنمایی هەڵواسراوە لە ناو شەقامە گشتیەکان لە شوێنە گشتیەکان لە مزگەوت لە بەردەم بازاڕەکان و دوکانەکان ڕێنمایی بەردەوام ئەدرێ بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە پارێزگاری لە خۆیان بکەن و هەروەها جگە لەوەش کەشوهەوا خۆشتر بێت هەتاو هەبێت بێگومان تەسیراتی ڤایرۆسەکە کەمە بێتەوە هەرچەندە کەشنازی هەرێمی کوردستان ڕایگەیان بارانبارین هەموو ناوچەکان نەگرێتەوە کە بەڕێوەبەرەتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان پێشبینیەکات بارانبارین هەموو ناوچەکان بگرێتەوە و ئاماژەی بەوەش کردووە دووبارە بارانبارین و لەگەڵ کەمێک هەورەتریشقا لە دووبارە لە ناو شارەکان دەست پێکاتەوە و هەورەتریشقەشی لەگەڵە بێت. و پێشبینەکانی کەشناسی هەرێمی کوردستانیش دەڵێکە بڕێکی بەفر لە ناوچە شاخاوی و سنوورەکانی پارێزگاکانی هەولێر و دوهۆک دەبارێت هەرچەند دیارە ئێستا زۆر کەش و هەوا ساردە و بایەکی زۆر هەیە و بارانێکیش هەیە. سۆڤان ئەمەیان خۆش نەبوو بەفربارینەکە آخر ئێمە هەر چاوەڕێ ناوچە شاخاویەکانە بەڵام سەرماکە تۆزێک بەڵام من و تۆ بە بۆنەی یادەکانی ڕاپەڕینەوە بەهارمان هێناوە زوو زوو و بە پۆشینی جلوبەرگی کوردی ئەمانەیەت یادەکانی ئاڕاپەڕین بەرزرا بگرین و هەموو ڕۆژێکمان لە ئستۆدیۆ بەهار بێت و هەموو ڕۆژێکمان دوور بێت لا کۆرۆنا بۆ چەند ساتێکیش بێت ئەگەر بەڵام لەگەڵەوەش ئێمە ببەردەوام بەڕێنمایەکان لەگەڵ ئێوەی ئازیزەبی بێگومان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە لە حوتی سێ لە ساڵی 1991 واتە 29 ساڵ لەمەوبەر دوو ڕۆژ دوای ڕاپەڕینی خەڵکی ڕانیا خەڵکی شاری سلێمانی دژی دام و دەستگاکانی ڕژێمی بەعز ڕاپەڕین جیاواز لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕاپەڕین لەو شارە دوو ڕۆژی خایەن بە شێوەیەک لە ڕۆژی یەکەمی ڕاپەڕینی شاری سلێمانی بنکەی پۆلیسی سەرە کۆنتڕۆڵکرا دواتر ئەمنە سوورەکە کە شوێنی مانەوە و میوانداری بەرپرسان و باڵای بەعز بوو کۆنتڕۆڵ کرا و جگەلەوەش ئەبوسەنا بە هەمان شێوە شوێنی مانەوەی ئەو کارمەندانی بەعس و ئەمن بوو ئەمنە سوورەکە شوێنی زیندانیانی چەندین پێشمەرگە و کەسی ئەو سەردەمە بوو شۆڕژگەڕی و سەردەمە بوو بۆیە لەوە دەستی پێکرد و پاکتاو کرا کە لەو ڕۆژەیە پیر پەککەوتە لاو ڕۆشنبیر نووسەر گەورە بچووک ڕوبەڕووی ڕژێمی بەعز بوونەوە حکمی ژێردەستەیان ڕەت کردەوە جگەلەوەش بەردەوام لە سلێمانی بەریەککەوتن لە نێوان هاوڵاتیان و بەرپرسانی ئەمنی بەعز لەو شارە هەبووە. بەڵێ وەک دەزانین زۆر لە سلێمانی چونکە دایمەن حکمی بەعز خەمی ئەوەی بوو کە ئەو شارانی کە گەورەترن زیاتر لەوێ خۆی دەربخات زیاتر لەوێ بنکەی هەبێت زیاتر لەوێ سەربازی هەبێت زۆرێک لە هەربەکو باست کرد زۆرێک لە سەربازە پرە باڵاکان لە سلێمانی جێگیر کرابوون و زۆر کۆنتترۆلی سلێمانیانە کرد بۆیە ئەردەوام سۆڤان ڕژێمی بەعز زۆرە ترسا لە سلێمانی بۆ هۆی سلێمانی هەر لە
دێر زەمانەوە لە زۆر کۆنەوە کە لە 6 ئەیلولی ساڵی 1930 یەکەم ڕاپەڕین لە کوردستان و لە عێراقیش مێژووی ڕاپەڕین لە شاری سلێمانیەوە سەری هەڵداوە بۆیە هەمیشە جێ مەترسی بوو بۆ هەر بۆیش زۆر هەموو چاوێکیان نەخستە ئەوێ و هەموو تەرکیزێکیان لەسەر سلێمانی بوو بۆیە خایاندی وەکو شارەکانی تر نەبوو بە یەک ڕۆژ ڕاپەڕینتیا ئەنجام بدرێت بۆیە بە 2 ڕۆژ بە 2 قۆناغ ئێمەش لەبەروی کە زیاتر و زیاتر ئەو ڕۆژانەمان بەبیر بێتەوە و بیری نەوەکانمانی بهێنینەوە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ڕاپەڕینی شاری سلێمانی میوانداری ئەحمەد کەریم عارفمان کردووە کە نووسەر و بەشداربووی ڕاپەڕینە کە ئێستا لەگەڵمانە لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵمان و ئەو ڕۆژانەمان بەبیر هێنێتەوە ئێمەش بە پرسیار لەگەڵی ئەبین ئەم کاتت باش و ڕۆژت باش کاک ئەحمەد کاک ئەحمەد هەموو کاتێکی باش هەموو کاتێک ڕۆژ باش کاک ئەحمەد یادی ڕاپەڕینە باش ڕۆژ باش ئازیزم هەموو کاتێکە باش ڕاپەڕینی ئێوەش باش و ڕاپەڕینی هەموو جەماوەری شاری سلێمانی و دەوروبەری و دواتریش هەموو کوردستان باش بەڵێ کاک ئەحمەد ئەو دیمەن و ڕووداوانەی کە لە یەکەم ڕۆژی ڕاپەڕین خەڵکی لە سلێمانی بینیت چی بوون چۆن بوون؟ دیارە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی تینووی ئازادی بوون کاتێکە دەنگۆی ڕاپەڕین لە شاخەوە دەنگی دایەوە و بەرەو شارەکان هات خەڵکی بە پێشوازیەکی زۆر جوانەوە بە هەموو گوڕ و تەوژمێکی خۆیانەوە ڕوبەڕوو بەرەو لە ئامێزگرتنی پێشمەرگە و لە ئامێزگرتنی ڕۆڵەکانی خۆیان بۆ ئەوەی کە بتوانن شارەکان ڕزگارکەن لە جەور و ستەمی بەعز باوشیان بۆ پێشمەرگە کردەوە دیارە هەنگاوی یەکەم و لە 5 ئازاردا لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد و دواتریش گەیشتە شاری سلێمانی شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کەوا ناوبانگی بە جوڵە و بە خۆڕاگری دەرکردووە و دنیایەک خەڵکی شۆڕژگێر و خاوەن بڕوا و متمانەی پەروەردە کردووە لە مێژووی خۆیدا ئەم شارە جێی خەڵکی بە دەسەڵات و خەڵکی بەتوانایی بەعز بوو جێ ئەو کەسانە بوو کەوا هەمیشە ئەیانویست زەربەیەک لە حرەکەی کوردی بدەن لە بزاوتی کوردی بدەن هەمیشە پیاوی وەکو ملازم محسین و ئەمانەیان بۆ دەناردن بۆ ئەوەی خەڵکەکەی چاوترسێن بکەن ئەمانە هەمووی بوو بە مایەی ئەوەی کە شاری سلێمانی لە حوتی مانگە لەسەر لە بەیانی حوتی مانگە بە گوڕوتینێکەوە هەموو دەست بکەن بە ڕاپەڕین ئەوەی چەقۆیەکی پێبوو تا ئەوەی ئەگاتە چەشێکی باشی پێبووێ کەوتنە شەقامەکان بۆ پاکردنەوەی مۆڵگا و دام و دەستگاکانی بەعز بەڵێ کاک ئەحمەد هەموو چین و توێژەکان بەردەوام بوون لەو ڕۆژە لە یادی ڕاپەڕینی شاری سلێمانیە و بەردەوامیش پێشتر بەریەکەوتن هەبوو لەبەرەوەی کە زۆربەی دام و دەستگاکانی بەعز لەوێ جێگیر کرابوو قورس نەبوو یەکسەر لە ئەم نەستورەکە و لەو دام و دەستگا حکومیانی بەعسەوە دەستی پێکرد نا لەبەر ئەوەی دوژمن کاتێک کە کاتێ دەڕوخەیە هیچ هینێکی نامێنێ ورەیەکی نامینێ کاتێک کە ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکرد دوژمن لە چیاکانە لە ڕەبایەکانی چیاکانە ڕووخا هەرسی هێنا کە هەرسی هێنا خەڵکەکە ئازاتر و ڕەشیدانەتر لە جاران بێترستر لە جاران ڕوبەڕووی دام و دەستگاکان بوونەوە خەڵک زۆر نەترسانە هاتە سەرجادە کە هاتە سەرجادە کەس بیری لە مەسلەی مەرگ نەدەکردەوە بەس بیری لەوە دەکردەوە چۆن بتوانن مۆڵگاکانی دوژمن هەرس پێبێن و بیڕوخێنن بۆ ئەوەی کە دوژمن لە وڵاتەکان وەدەرنێن ئەمانە هەموو گوڕوتینی خەڵکەکە بوو خەڵک جۆی لە مردن نەبوو جۆی لەوە نەبوو کە دوژمنش چەکی پێیە
بە شێوەیەکی زۆر نیشتیمان پەروەرانە کەوتنە شەقامەکان دوژمن خۆی نەگرت لە بەردەم ئەو جوڵەی خەڵکە. بەڵێ کاک ئەحمەد پشتیوانی خەڵک لە ڕاپەڕینی سلێمانی تەنها هەستێکی نەتەوەیی بوو کە بوو بە پاڵنەر یان پشتیوانێکی تریش هەبوو لەو کاتە؟ من پێم وایە هەستە نەتەوایەتێکە پێش هەموو شتێکەوتو بوو، بەڵام ئەوەنەی خەڵک ئەوەندەی جەور و ستەم بینی بوو، ئەوەندەی گرتون و ناوەڕاوەدونان بەسەر هاتبوو، هەموو ئەمانە تێکەڵ بوو بوون بۆ ئەوەی کە هەستە نیشتیمانەکە بەهێزتر بێ بۆ ڕزگارکردنی نیشتیمان و داماڵینی چەک لە هەموو چەکدارانی دوژمن کە ئەو کاتانە سەیتەرەیان هەبوو بەسەر هەموو کوردستان و شاری سلێمانیشە. بەڵێ کاک ئەحمەد وەک وەزانرێ یەکەم ڕۆژ سەرەتا حوتی مانگ لە سەرایان پاکردەوە، دواتر بەرەو ئەمنە سوورەکە 2 ڕۆژی خایاند. هۆکاری چی بوو 2 ڕۆژی خایاند و لێەوە دەستیان پێکرد؟ لە کاتێکا لە شارەکانی دیکە 1 ڕۆژ ئەو ڕاپەڕینە دەستی پێکرد و هەموو دام و دەستگاکانیان ڕاماڵی، بەڵام بۆچی سلێمانی 2 ڕۆژی خایاند؟ دەتوانم بڵێم قەڵای دوژمن سلێمانی بوو. سلێمانی وەکو قەڵایەک وابوو، دوژمن توانی بووی زۆربەی خەڵکە بە تواناکانی خۆی بخاتە سلێمانیەوە بۆ بەرەنگاربوونەوە. هەڵبەتە خەڵکی کوردیشی تێدا بوو، خەڵکی کوردی خۆفرۆشی تیادا بوو کە پشتگیری لە دەوڵەت و لە دام و دەستگاکانیان دەکرد. کاتێکە سەرا ڕزگار بوو، گەورەترین قەڵای دوژمن ئەیکردە ئەمنە سوورەکە لە ناو جەرگەی سلێمانیا. دوای ئەوە ئەمنە سوورەکە کۆمەڵێک خەڵکی خۆمانی تیا بوو، زیندان بوون و دەست بەسەر بوون لەو شوێنەیە کە دەبوو لە هەوڵی ئەوەدا بن ئەوان ڕزگارکرێن و نەکوژرێن بەدەستی ئەو جەلادانەی کە لە ئەمنە سوورەکەیان ماونەتەوە لەبەر پارێزگاریکردن لە خۆیان بکەونە کوشتنی دیل و زیندانیەکانی ئێمە. ئەمانە هەمووی وای کرد کەوا مقاومە لە هینا هەبوو، لە ئەمنە سوورەکەیان هەبوو، مقاومەیەکی باش هەبوو، یعنی بەڕاستی من بۆ خۆم بەشداریم لە گرتنی ئەمنە سوورەکەیان کردووە. مقاومەتێکی باش، بەرەنگاریەکی زۆر باش هەبوو لەلایەن دوژمنەوە، بە تایبەتی لە ڕۆژی یەکەمە تا ئێوارەش. ئەمە بوو بەمایە ئەوەی کە ڕاپەڕین لە سلێمانیا 2 ڕۆژ بخایەنێ و بە ڕۆژێک پاک نەبێتەوە. بەڵێ کاک ئەحمەد کاتە بۆچی ڕاستەوخۆ خەڵک ڕووی کردە ئەمنە سوورەکە، ڕووی کردە ئەبوسەنا و ڕووی کردە پۆلیسی سەرا، بۆچی ئەو 3 شوێنە بە تایبەت هەڵبژێرا خۆ دام و دەستگای تریش هەبوو؟ دام و دەستگای تر هەبوو، مەسەڵەن وەکو بەناو شەهید عوسمانێک هەبوو لە هینەوە کە ئێستا ئاسایشی سلێمانی تایەوە بزانم. ئەوێ شوێنێ بوو، سەرا شوێنێ بوو، یعنی ئەمانە بە قەڵای دوژمن حسابەکران. ڕاستە دام و دەستگای تر هەبوو، ڕاستە دەوائیری تر هەبوو کە ڕاستە و خۆ لە خزمەتی ئەمنی دوژمنا بوو، لە خزمەتی دوژمنا بوو، بەڵام ئەم شوێنانە شوێنە سەرەکیەکان بوو. ڕوخانی ئەمنە سوورەکە داڕوخانی هەموو ورە و توانا و لێهاتوویەکی ئەو کەسە بەعسییانە بوو کە لە سلێمانیا مابوونەوە. بەڵێ کاک ئەحمەد بەو پێی کە خۆت ئەو ڕۆژە باست کرد کە لە ئەمنە سوورەکە بووی، بەشدار بووی، هەستە چۆن بوو یاخود زیندانیەکان هەستیان چۆن بوو بەرامبەر ئێوە کە چوونە ئەوێ ڕاستاڵن کەوتوانە ئێوە کێن بۆچی هاتوون، یعنی نەیانزانی بوو کە ڕاپەڕینی سلێمانی دەستی پێکردووە؟ بەدڵنیایەوە نەیانزانی بوو، لەبەر ئەوەی ئەمنە سوورەکە شوێنێکی زۆر داخرا و زۆر گەورەیە، ئەمانە زیاتر لە ژێرزەمینەکانە بوون. کاتێکە بەڕاستی ئەو هینە بوو، ئەو کردەوە سەربازیە، ئەو هێرشە گەورەیە کرا بۆ سەر ئەمنە سوورەکە، ڕەغمی ئەوەی کە ئێمە توانیمان خەڵکەکەی خۆمان ڕزگارکەین، بەڵام
دام و دەستگایە بڵێن ئەوانەی پیاوانی بەعسکە لە هینەکەیا بوون لە دەرگای گەورەوە بە لێشاو هاتنە دەرەوە بەڕاستی زۆربەی هەرە زۆریان کوژران و یەک شتێکیش حەزەکەم بیجەڕمەوە کە زۆر متەئەسیر بووم زۆر کاری تێکردم لەو حاڵەتەیە کوژرانی کچۆڵەیەکی تەمەن لە بینی 7 ساڵە لەو هینە لەو هەنگاوەیە بۆ ڕزگارکردنی ئەمنە سوورەکە کچی یەکێ لە ئەمنەکان بوو هەرچەنە من وەکو چیرۆکێکشم لەسەر نووسیە و بڵاوم کردوتەوە لای من کارەساتێکی ئینسانی زۆر گەورە بوو کچۆڵەیە کچی هەر کەسێ بێلا عەلە تەعین لە شەڕێکی ئاهوا قورسدا بێتە کوشتن زۆرم پێ ناخۆش بوو. بەڵێ باسی و کچۆڵەیەت کرد حتمما باوکی بەرپرسێک بووە لە ئەمنە سوورەکە باسی ئەوشمان بۆ بکەیت ئەو بەرپرسانە کە لە ئەمنە سوورەکە یان لە ناو سلێمانی بوون لە هی ڕژێمی بەعەس بوون تەنها ئەوانە لە سلێمانی مابوون کە زۆر دیار بوون یان هەر بەرپرسی ئاسایی هەبوو یا ئەو ڕۆژە ئەو بەرپرسانە چیانە کرد ڕایانە کرد ئەکوژان ئەمان تەسلیمە بوون چیانە کرد زۆربەی هەرە زۆری ئەو بەرپرسانە کوژران یعنی دەکرا یعنی ئەگەر تەمەشا ئێستاش ڕەنگە ڤیددیۆکان مابێ لە دەرگای ئەمنە سوورەکەەوە لە دەرگای گەورەوە بۆ خوارەوە بۆ لای مەکتەبی قوتابخانی شۆڕشیان و ئەوزان پێ ئەوە دەودەما بۆ خوارەوە لەو سەر شەقامە بەدەیان لاشە کەوتبوو بەدەیان لاشە کەوتبوو کە لاشەی ئەوانە بوو کە ئەیانویست بە پەلە پرۆزیە لە ئەمنە سوورەکە دەرچن بۆ ئەوەی بتوانن لە پەنایەکە خۆیان پەنا بدەن بەڵام لەبەر ئەوەی پێشمەرگە و خەڵکێکی زۆر لە دەوری ئەمنە سوورەکە و لە ئەو ناوچەیە بوون کە ئەمنە سوورەکەی لێیە نەیان دەهێشت کەسێک ڕزگاری بێ کەسێکم نەبینی لەوێ بە ئاسانی ڕزگاری بێ یا بکەوێتە دەست پێشمەرگە بەبێ ئەوەی بکوژێ. کاک ئەحمەد مادەم باسی وەت کرد کەس نەبینی ینی نەکوێتە ژێر هێرشی پێشمەرگە یاخود تۆڵەی ئەو هەموو زیندانی کە لە ناو ئەمنە سوورەکە و باش ئەوانەی کە زیندانی کرابوون لەو ڕۆژە ئازاد کران بە چه حەماسێکەوە ئەهاتنە دەرەوە ڕوبەڕووی ڕژێمی بەعسە بوونەوە بەڕاستی هەستە کرد ئەوانە لەسەر سوڕمانێکان لە واقعەکە هێشتا تێنە دەگەیشتن لە لەحزی یەکەمە هەتا دەهاتن ڕزگاریان نەبوو اینجا دەیانزانی لە چۆ ڕزگاریان بۆ لە چۆوە ئەم فریاد ڕەسە گەیشتوتە سەریان و ئەم ڕاپەڕینە دروست بووە. بەڵێ کاک ئەحمەد چون سلێمانی وەک باست کرد لە سەرتاوە زۆر گرنگ بووە بۆ حکوومەتی بەعەس پێویستی بەوە ناکرد کە ڕێخستنێکی زۆر تەواوەتی بۆ ڕاپەڕین ئەنجام درێت هەر خەڵکەکەی ئەو نەجەش و خرۆشی هەبوو هەر لە زیندانیان هەر لە خەڵکێکی ئەوانی کە لە ماڵی شەبوون وەکو هەموو شارەکانی تر هاتوونەتە دەرەوە بەڵام لەگەڵەوەشە هیچ مەترسێکیەوەتان لە دڵا دروست نابوو کە ئەو ڕاپەڕینە لەوێ شکست بهێنێت لە یەکدانەوەتان بۆ نەکرد بوو یا خرۆشانی خەڵک زۆر زیاتر بوونەوەی کە ئەو لێکدانەوە بکەن. من حەزەکەم بەڕاستی هەندێشت هەیە وەکو تاریخ قەت حەز ناکەم ستایشی خۆمان بکەممانە دیارە ڕاپەڕینێک بەو قورسیە ڕاپەڕینێک سەراسەری هەرێمی کوردستانی ئێستای گرتەوە بە کەرکووکیشەوە ئەم ڕاپەڕینە ئەگەر بەهات بایە و ڕاپەڕینێکی زۆر جوان دیراسەکراو بواە من پێم وایە ئێستاکە لە ماوەی ئەم 29 ساڵەدا دەبوو ئەنجامەکەی ئێمە دەوڵەتێکی تۆکمەی سربەخۆی خاوەن هەموو کیانێ بووینایە بەڵام زۆر بەداخەوەم کە ئێمە نەمانتوانی بوو لە 100% بە دیراسەیەکی جوان بە لێکۆڵینەوەیەک بە ڕاپەڕینێکی زۆر ڕێکخرا و منەظەم بتوانین وڵاتەکەی خۆمان ڕزگار بکەین
دواتر بەڕاستی کۆمەڵێ مەسائلی حیزبی مسەیتر بوو زیاتر بەسەر ئەوەی کەوا خەڵکەکە لە چۆ دەست پێ بکە و چۆن دەست پێ بکە. کاک ئەحمەد چ کاریگەریەکی بوو لە سەر شارەکانی دیکە بۆ نمونە ئەو ڕاپەڕینە مەزنەی سلێمانی یەکسەر گوێزرایە بۆ شارەکانی دیکە یاخود کاریگەریەکی چۆنی هەبوو؟ هەر بەلانی کەمەوە لە بۆ ورەی خەڵکەکانی تر بۆ ورەی شارەکانی تر وای کرد کە سلێمانی ڕزگار بوو هەموو شارەکانی تر زۆر بە ئاسانی ڕزگار بێ چونکە دوژمن بە تەواوەتی ورەی بەردا زانستی قایمەکەی ڕووخاوە هەرسی هێناوە ئەنجا ناچار لە شارەکانی تر بە دەردی کوردەڵێ بەکنێشەڕ خۆی ڕزگارە کرد نە ئەمایەوە بەو تۆکمەیە داک و بەرەنگاری بکات و بڵێوەڵا ئێرە ئەگرمەوە و ئێرە ئەهێڵمەوە ناچار ڕای دەکرد خۆی پەنا ئەدا زیاتر لەوەی کە مقاومەت بکە. ئێمە توانیمان کەرکووک ڕزگارکەین ئێمە توانیمان هەولێر ڕزگارکەین هەموو شارەکانمان توانی ڕزگارکەین لە ئەنجامی ڕزگارکردنی قەڵای گەورەیان کە قەڵای سلێمانی بوو. بەڵێ کاک ئەحمەد هەرکە لە سەرەتاوە هەر جارێ باسی وشەی ڕاپەڕین ئەکرێت هەر لەگەڵ ناوی ڕاپەڕین ئەهێنرێت حەزەکەم بزانم چی لە پێش چاوت دروستە بێت چی شێتە ناو هەزرتەوە. من بۆ خۆم وەکو ئەحمەد عارف بەڕاستی دوو حاڵەت دێتە پێش چاوم. حاڵەتێکیان چۆن ئێمە توانیمان دوژمنێکی زۆر گەورە و قەبا هەرس پێبێنین. دووەم چۆن ئێمە نەمانتوانی ئەو حاڵەتە بەرجەستە بکەین بۆ ئەوەی ببین بە دەوڵەت. کاک ئەحمەد ئەڵێن ڕۆژی ڕاپەڕین بنکەی خوێن لە گەڕێکی ئەقاری کراوەتەوە بۆ هۆی ئەو هەموو شەڕ و پێکدادانە هەبوو لەگەڵەوەشا بنکەیەکی خوێن بەخشین لە گەڕێکی ئەقاری کراوەتەوە کە نزیکی ئەم نەستورەکەیە و یەکەم کەسیش کە خوێنی بەخشیوە ئافرەتێک بووە زانیاریەکە هەیە لەسەرەوە یاخود ڕۆڵی ئافرەتان لەو ڕۆژەیە بەگشتی چۆن بوو؟ من ئەویان زۆر باش ناتوانم هینکەم بەڵام ڕۆڵی ئافرەت ڕۆڵێکی زۆر ئیجابی و جوان بوو بەڕاستی هەر لە ڕووی گەیاندنی کۆمەڵێ پێداویستی خۆراکی ئاو ئەم شتانە و هاتنیان و تەزاهورەکردنیان و هوتافکێشانیان و تەرجیحکردنیان بۆ پیا و بۆ پێشمەرگە و بۆ ئەمانە ئافرەتی کورد بەڕاستی مقەسر نەبوو. ئافرەتی کورد بەڕاستی ئەو شتە جوانەیە کەوا هەمیشە ئەبێ ئێمە شانازی پێوە بکەین. من بۆ خۆم لە هەموو بزوتنەوە چەکداریەکانی کووردا حتا لە ئەیلولا حتا لەم شۆڕشی یا بڵێن بزوتنەوەی چەکداری یەکێتی نیشتیمانیە بەڕاستی من هەمیشە ژنانی کوردم بە خاوەن پێگەیەکی زۆر جوان بینیوە هەر هیچی نەکرد بێ چایەکی دابێتە دەست پێشمەرگەیەکەوە پارویە نانی بۆ پێشمەرگەیەک ئامادە کرد بێ بەخێرهاتنیی پێشمەرگەیەکی کرد بێ خەباتێکە کە توانیوەتی پشتی پیاوەکەی یا پشتی ئەو خەڵکە بگرێت کە پیاون و شۆڕشەکەن لە پێناوی ئەواندا. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێستان کاک ئەحمەد عارف هەم وەک شایەت حاڵی ڕاپەڕینی سلێمانی و نووسەریش کە لەگەڵمان بووی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە سوپاس بۆ بەشداریکردنتان و گفتوگۆکەتان. سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. بەڵێ هاوڵاتیەکی کەلار 35 ساڵە کاری کوورەچێتی دەکات و توانیوێتی لە پاشماوەی ئۆتۆمبیلە کۆنەکان و کەرەستەی وەکو چەقۆ داس و هەروەها چەندین جۆرێکی تر کە ئەو کەرەستانە ئێستاش گوندیشەکان بەکاری ئەهێنن دروست بکات تاکە کەسیشە وەک کوورەچیەک دەستی لا پیشەکەی هەڵ نەگرتووە و بەرهەمە دەرەکیەکانیش نەیانتوانیوە ڕێگر بن لەسەر کوالێتی کارە دەستیەکانی کە خواستی هاوڵاتیانی لەسەرە. سی و پێنج ساڵە وەستانەوزاد بژێوی ژیانی لە سەر ئاگر و ئاسن پەیدا دەکات
تاکە کوورەچی کەلارە کە دەستی لە پیشەی کوورەچێتی هەڵنەگرتووە و بەردەوامە لە دروستکردنی ئەو کەرەستانەی لە دێر زەمانەوە گوندنشینان بە کاری دێنن بۆ کاری کشت و کاڵی. ئەزمونە زۆرەکەشی لەم کارە توانیوێتی وای لێ بکات کارەکانی ئاسانتر ڕابپەڕێنێ. 35 ساڵ زیاترە هەر لە مناڵیوە ئەم کارە پیشەمە و لەگەڵ یا ڕاهاتووم لەگەڵ باوکمە شاگرد بوومە لە تەمەنی مناڵیوە ڕاستی حەزم لێ کردو و خولای ئیشەکە بوومە لەگەڵ یا ڕاهاتووم. کارەکەی خۆشم خۆشەوێ بەڕاستی هەرچەند کارێکی زەحمەتە بەڵام بژێوی ژیانم دابینەکە لەخوا بەزای پێی ئەژین. بەڵێ ئەیخەمە ئاگر بۆ پێشەنی بەهۆی باشی و کوالێتی بەرزی ئەو چەکوش و داس و چەقۆ و داربڕ و ئەو کەرەستانەی کە گوندنشینەکان ئێستاش پێویستیان پێێتی بەردەوام خەڵکی گوندەکانی گەرمیان بۆ پێداویستیەکانیان ڕووی تێدەکەن. ئەمە پێویستیمان زۆر ئەمە لە ئاوای ئەمە نەبێ ئیشەکەمان ئەم ئاسانە ڕوە ئەم ئاسانە نەبێ ئیشەکەمان ناڕوە بە قازمە ناکەن عەرزەکە سەختە عەرزەکە کاچە عەرزەکە بەردانە ئەم ئاسانە پۆڵایە سەفتی دەبابێ لە شکان نایە درەن کول ئەبن ئیشەکە ئەم پیاویشتە زۆر مەزبوطەوە ئێمە هەر معمیل ئەمین لایە مچاکەکەین و بەڕاستی ئیشەکەی زۆر بەدڵمانە داسە بین تەورداسە بین ئەم باریانە تێژەکەین قازمە تێژەکەین ئیتر ئەوەی وەسایلێکە پێویستیمان پێ بێ لە ئاوای ئێمە ئەوە چاک دەکەین. وەستانەوزاد بۆ دروستکردنی کەرەستەکانی وەک تەور و داس و چەقۆ و خورمابڕ و خاکەناز و چەندین کەرەستەی دیکە سوود لەو ئاسنا پۆڵایەنە دەبینێت کە پاشماوەی فڕێدراوی ئۆتۆمبیلن. هەرێم جاف، کوردستان 24 کەلار. بەڵێ مەترسی لە ناوچوونی کۆشکەکانی سەدام حوسێن سەرۆکی پێشووی عێراق لە دەڤەری ئامێدی و سەرسەنگ و چیای گارە مەترسی لە ناوچوونیان لەسەرە. بە جۆرێک لە کۆی 23 کۆشک و باڵەخانە تەنیا 2 کۆشکیان نەشێوێنراون و تا ڕادەیەک وەک خۆیان ماونەتەوە. ئەوەش بۆ تەجێگەی نیگەرانی لای شوێنەوارناسان و مێژووناسان ئاماژەش بەواکەن ئەگەر چاودێری ئەو 2 کۆشکە نەکرێن لە ماوەیەکی نزیکە لە ناوەچن. وەکو زانین ڕژێمی بەعز لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان لە عێراق جێگەدەستی ئیتر بە هەر شێوەیەک بێ دەرخست و جێگیری کردووە و چەندین کۆشک و بەڵای سەربازی و بنکەی سەربازی هەبوو جێگیری کردووە. بەڵام لە دوای ڕووخانی ئەمانە بوونە ئاسەوارێک یاخود شوێن ئەوارێکی مێژوویی کە لە هەموو دنیاش بەم شێوەیە هەیە کە ڕژێمەکانیان بە دوایەکە هاتووە بەڵام شوێنەوارەکانیان خەڵک ئێستش سەردانیەکە بۆ بینینی ئەو سەردەمە. بەڵێ زۆر باشیشەکە ئەو شوێنەواران ئەو ئاسەوارانە بمێنێتەوە بۆ نەوە دوایینەوە ببینن کە گەلی کورد لەو شوێنانەوە فەرمانڕەوایی کراوە کە پێشێلی مافەکانیان بکرێت و کۆشکەکانی سەدام حوسێن زۆر زۆرن هەندێکیشان تەنانەت نازاندرێن کە لە چۆن نازانرێت لە چۆن مەبەست لە شوێنەکەی نیە نەزانراوە کە ئەمە کۆشکی سەدام حوسێنە چونکە نەیویستۆ زۆر لە کۆشکەکان دیاری بەڵام زۆربەی زۆریان کە دیارن ئەوە تا ئێستا ئێمە لە ئەم پاکێجەیە بۆتان دەخینەوە. ژیان ji bo xirabkar û diktatûran namîne. Di demekî da Sedam Hüsênê serokêberê Iraqê xanîkê mamçûlît navareskewî da xirab kir û li şûna wê qesrek di nav de ava kir. Lê xweşiya wî gelek venekêşa û niha mamçûlî melekê vê qesriye û weke mala xwe parastiye û nehêle ev şûnwanê Sedamîş nav biçe. قصر صدام یا دکتاتور بود و بو ما پی خوش از تیبه یعنی ویژه خونی ما خراب کردم نشد تیبه هم شد نتیبه اره اولا بخدا باز سیاه جاجی دا خراب کن اویدی کر بون من نهیله یعنی خراب کن یعنی من تهدیدت کرین یعنی اویدی من نهیله خراب کن جلکت کردیت کرنه حتی گارای چو الخروف بیش Serokê Darvekirî Iraqê ji ber ciwanî û dîmenên balkêşên devera Sersinkê çendîn qesr û qusîr li van deveran ava kirîne. Pişî nemana wî jî hêdî
جهێنوی ون دادبن و ژناو دچن. ji sercemê 23 qesran tenê ev qesir li gundê Aşewa û yeka din li serê Çiyaygareyê mane. Şûnwarnasek jî dibêje gunehek mezin di derheqê vanavahiyan da têkirin û divê weke cihên şûnwarî mamelet gel dabêtekirin û bêne parastin. سرکردت برید عراقی و سال 80 سال 70 سردم ملیک آجی گلک جهان پیروز الویری هاتین آواگر و کی قصر ملیکی السرسنکی و کی قصر سریگاره هر وسا و کی قصر اینش کیجی و گلک جهان دیجا ام بینین یه تاتی نپارس بلی تاراده که هات نپش گهاویتن Deverên sersinkû Amediyê bidîmenên xwe yên çiyayî û hebûna şûnwarên melik û serokên welatên Erebî bala geştyaran rakêşaye. Hin ji geştyarên Ereb rêyeka dûr dibirin ta ku bihên qesrên Sedamî li serê Çiyaygareyê û nava Sersinkê û Ênîşkê bibînin. قصور يعني ضرورية بقائها يعني حرامات تتهدم یا پێتیوی بوو ئەف قەسر وەرن پاراستن گونها بهێن ژناو برن هوند کارن وەکە مۆزەخانە و هۆتێل و مۆتێل و تشتێن دی مفاژێ ببینن bi derbasbûna demî ji bo xelkê wê dîtin avan cihan bibe mereq. يصير هم معلم أثري Li gorî zanyariyan di mehêda carekê serokêwî demî Iraqê rêya helîkopteran ji bo serbirna demên xweş qestavan cihan dikir. û di nava van qesran de ma Lê piştî serhildana sala 1991 ji aliyê xelkê van deveran ve ji ber bêzariya xweştewanên behsiyan pitiriya avahî û paşmayên Sedamî şnav birin. Li goriya sa şûnwariya Iraqî jî ta 200 sal derbas nebin çi tiştek bi şînwar nahêl qelemdan. Ji ber vê jî heta niha qesr û paşmayên Sedamî el rêveberiya şûnwaran nehatîne tûmarkirin û piraniya wan jî hatîne şnavbirin û têkdan. Masud Mihemed Kurdisan 24 devera Sersinkê. بەڵێ جێ خۆیەتی کە ئێستا یادەکانی ڕاپەڕینەوە باسی کۆشکەکانی سەدام حوسێنمان کرد ئەو کۆشکەکانی زۆر بە تۆکمەیی دروست ئەکرد بۆی کە هیچ کەس زەپەری پێ نەبات تەنانەت ئەوەندە کۆشکەکانی بە تۆکمەیی دروست کردووە کە کۆشکی کۆماری لە دوای ئەوەی کە سەدام ڕووخا هێزی ئاوپەیمانان هێزەکانی ئەمریکا لەوێ جێگیر بوومە لە دوای ساڵی 2019 درا بە حکوومەتی عێراقی کەتیایە بێت و زۆر کۆشکی تری هەبووکو کۆشکی سندیباد و کۆشکی سجود کە یەکێکە لە جوانترین کۆشکەکانی و کۆشکێکیشی هەیە لە بابل کە وەکو میوانخانەیە وەکو هۆتێلێک بەکاردەهێنێت خەڵک دەتوانێت پارە بدات و بچێت لەسەر جێگەکەی سەدام هەرچەندە بەو تۆکمەیەش هەر بەرگەی شۆڕشی گەلی کوردی بەڵێ ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیان نازانن کۆرۆنا لە کام کەش و هەوا کۆتاییەت ئێمە دڵمان خۆش بوو لە کەش و هەوای گەرمیان هەبێت مایک ڕایان بەڕێوەبەری جێبەجێکاری پرۆگرامی فریاکەوتن لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیان هەڵەیە ئەگەر پێمان وا بێت لە وەرزی هاوین ڤایرۆسی کۆرۆنا نامێنێت کەواتە زۆر خراپە چونکە هیچ بەڵگەیەک نییە ڤایرۆسی کۆرۆنا لە کام کەش و هەوادا گەشە دەکات و لە کامیان کۆتایی دێت ئەم هەواڵە بۆ من زۆر ناخۆش بوو چون هەموو ڕۆژ دڵم بەوە خۆش بوو و ڕایشی گەیاندووە داوا لە وڵاتانی جیهان دەکەن ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بکەنە کاری لە پێشینەیان و هەڵمەتی نیشتیمانی بۆ ڕێگری لە تەشەنە نەکردنی ڕابگیرێت. بەڵێ بەپێی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژە بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا کراوە کە 100,000 تێپەڕاندووە و زیاتر لە 56,000 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکەش چارەسەر کراون. هاوکات 3,000 کەسی دیکەش بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. بەڵێ گەر وا بێت پێم وا بێت پێنجشەمە بوو ئین هاوسێکمان هەبوو لەسەر ئەوەی کات باسی ئەومانە کرد مەرج نییە کۆرۆنا بەگشتی نەمێنێت مەرج نییە کۆرۆنا کە بەگشتاڵانە خۆی دووبارەکاتەوە وەرزی بێت لە ئەو گروپی ئەو ڤایرۆسانەیە کە ئەبێتە ڤایرۆسێکی وەرزی وەگوتم وتم من پەیوەندی بە تۆ ئەکەمەڵەم هاژە پشوم بۆ وەربگرە یاخود کۆرۆنام گرتووە ئەوەنە ئاساری نەبێتەوە ڤاکسینێکی وا بکرێ بنە بڕبێت. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گوێمان لە کەرەنتینە یا دوورگرتنە واتە خەڵکەکە جیاکەنەوە لە کەسە ئاسایەکانەوە کەسێک کە توش بووە کە ژووری تەندروستی جاکراوەی بۆ سازدراوە بۆی ئامادێ ئێستا بابزانین کەرەنتینە لە چیەوە هاتووە و کەی بەکارهێنراوە
چونکە لە زۆرینەی وڵاتانی پێشکەوتوی جیهانیش مافی کەسەکان وەک مەرجی تەندروستی لە کەرەنتینە بە یاسا ڕێکخراوە. چونکە ماوەی مانەوەی ئەوانەی کە گومانیان لێکرێت و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان لە کەرەنتینەکان بە 14 ڕۆژ دیاری کراوە، ینی بەپێی ئەو ڤایرۆسە یاخود ئەو نەخۆشەکە کەرەنتیناکرێت بەپێی ئەو ماوەیە هێڵڕێنەوە و ئەخرێنە ژێر چاودێری تەندروستی. بەڵێ ئەم ئین هاوسا ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە کەرەنتینە چێت، چونکە ئێستا کە ئەڵێن کەسێک ئەبێ بچێتە کەرەنتینە ئەترسێ ئەڵێ ئەبێ کەرەنتینە چی بێت و چۆن بێت، زۆر کەسەیە ناچێت پشکنیم بکە لە ترسی کەرەنتینە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەی خێرا لە وڵاتانی جیهان کەرەنتینە یاخود ژووری تەندروستی بۆ جیاکردنەوەی توشبوو یان ئەوانەی گومانیان لێ دەکرێت هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بن بەرژێمانکەوت. بۆ یەکەم زار بیرۆکەی کەرەنتینەکردن لە سەدەی چواردەمین لە شاری بندوقیە سەری هەڵدا، کاتێک دەسەڵاتدارانی ئەو شارە هەستیان کرد هاتوزۆی کەشتەکان لە دەریای ناوەڕاست هۆکارێکە بۆ گواستنەوەی پەتا و ڤایرۆسە مەترسیدارەکان بۆ وڵاتەکەیان. بۆیە بڕیاریاندا سەرنیشتنانی ناو کەشتەکان ڕاستەوخۆ لە ناوچەکەیان بڵاوە نەکەن و بۆ 30 ڕۆژ کەرنتینە بکرێن. دواتر ماوەکە بۆ 40 ڕۆژ درێژکرایەوە و لە ساڵی 1423 یەکەم ژووری تەندروستی جیاکراوە کرایەوە. ئێستا و دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە نزیکەی 6 وڵاتی جیهان زۆرینەی وڵاتان بۆ چاودێریکردنی ئەوانەی هەڵگری ڤایرۆسەکەن یان گومانیان لێ دەکرێت تووشی کۆڕۆنا بووبن ژوورێکی تایبەتی تەندروستیان بۆ کەرەنتینەکردن کردوتەوە. لە هەرێمی کوردستانیش زیاتر لە 2000 کەس لە 27 شوێنی جیاواز لە هەولێر و دهۆک و سلێمانی و شارەکانی دیکە بەشی کەرەنتین بۆ ئەوانەی گومانیان لێ دەکرێت تووشی کۆڕۆنا بووبن ئامادەکراوە. ڕەنگە ئەمە یەکەم زاربێت بەو شێوەیە بەرفراوانە لە باشووری کوردستان کەرەنتین بەکاربهێنرێت و سوودی لێوەربگیرێت. باپەی ڕێنمایە پزیشکەکان ماوەی مانەوەی هەڵگرانی ڤایرۆسیان توشبوو بە پەتایەک بەندە باستی خێرایی و چارەسەربوونی توشبووان، ئامانج لە کەرەنتینە، پاراستنی تاک و کۆمەڵگای لە ڤایرۆس و نەخۆشیە گواستراوەکان. لە زۆرینەی وڵاتانی پێشکەوتوو جیهان مەرجی تەندروستی و ژیاندۆستی و مافی کەسەکان لە کەرەنتینەکان بە یاسا ڕێکخراوە. لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوە و خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا ئەوانەی گومانیان لێ دەکرێت هەڵگری ڤایرۆسەکە بن لانی کەم 14 ڕۆژ لە کەرەنتینەکان دەمێننەوە. ئەو کەرەنتینانی کە من بینیم زۆر خۆش بەسەریان برە و کەسانی کە هاتبوونەوە ئەو 14 ڕۆژە هەندێک گرتە ڤیدۆم بینی کە بە هەڵپەڕکی و بە زیاتر ئومێدیان بەیە کە بەخشی بەسەریان بر کاتەکەیان خۆش بەسەر بۆی ئەگەر هەر کەسێک ئەگەری توژمیان بۆ خۆ پاراستن لە خۆی لە ڤایرۆسەکەەوە پاراستنی خەڵکیش ئاسایی ئەگەر کەرەنتین بکرێت و ماوەیەک بمێنێتەوە خۆشیش بیگوزارێنێ بەو شێوەیە بیگوزارێنێ بێگومان. ساڵانە بە بەهای تریلیۆنێک دۆلار خواردن بە فیڕۆچێت. بەپی راپۆرتی The World Contest ساڵانە بەهۆی بەهدەردان یان مانەوە و تەواو خواردن و خراپبوون بە بەهای تریلیۆنێک دۆلار زیان بە ئابووری جیهان دەگات. بە گوێرەی راپۆرتەکە تەنیا مانگی ڕابردوو 50 تۆن خواردن لە جیهان بەهدەر دراوە سوودی لێ وەرنەگیراوە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکە هاتووە کە تەنیا لە وڵاتانی عەرەبی و کەندا و ساڵانە هەر هاوڵاتیەک 210 کیلۆ خواردن و خۆراک بە فیڕۆ ئەدات. هەروەها راپۆرتەکە ئاماژی بۆش کردو سۆڤان کە مەرج نییە بە هەدەردانی خواردن و خۆراک تەنیا لە کاتی ئامادەکردنی چێشتەکەیا بێت یان خواردنی بێ بۆ تاو نەکرێت، بەڵکو زۆر جارمانەوەیان بۆ ماوەیەکی زۆر لە کۆگاکان خراپە بن و ئەوە شەرت چێتە چوارچەوەی بە هەدەردان و بە فیڕۆچوون و لە ناوە برێت دواتر. بەڵێ بە مەرجێکە ئەبینی وڵاتانێک هەن بۆ ژەمە خواردنێک لەوە چێ 3 ڕۆژی بەسەرا تێپەڕەت یەڵا بتوانێت ژەمە خواردنێک بخوات. بەشێکی زۆری مرۆڤ لە جیهان کە داهاتی ڕۆژانەی لە $1 کەمترە، ئەمە واکات هەرگیز خۆراک بە فیڕۆنین بۆیە بە تایبەت لە هەرێمی کوردستان لە کاتی چوون بۆ سەیرانگاکان یاخود وەرزی بەهارە ئەوەندە خواردن بەرن کە بەش بکات و ئەو هەموو خواردنە بە فیڕۆنەچێت. یان هەر لە ماڵەکانی خۆمان کە کاتێک خواردن لێ ئەنین بە ئەندازەی ئەوەنە خواردن لێ بدەین کە بەشی ئەو کاتەمان بکات نەک بمێنێتەوە بۆ کاتێکی تر دوایی ناخورێت، چون ئێستا زانین زۆربەی مناڵان و زۆربەمان وا مالاتە خواردنی گەرم کراوە ناخۆین. بەپێی راپۆرت و ڕێنماییە پزیشکیەکان چەند خواردنێک نابێت گەرم بکرێنەوە. بەپێی راپۆرتێکی پزیشکی ماڵپەری کۆنسۆلتۆ بڵاو کراوەتەوە چەند خواردنێک هەن کە
نابێت خانمان بۆ ژەمێکی دیکە یان بۆ ڕۆژێکی دواتر گەرمی بکەنەوە بۆ خواردن پێشکەش بە میوانان و ئەندامانی خێزانەکانی بکەن لە دیارترین ئەو خواردنانەی کە نابێت گەرم بکرێنەوە سپێناخە هەرچەندە سپێناخ سوودێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە بەڵام بەهۆی زۆری مادەی ئاسن لە ناو ئەو خۆراکە نابێت گەرم بکرێتەوە چونکە ئەگەری دووبارە گەرمکردنەوەی ئەبێتە هۆی ژەهراوی بوون و هێلکەی شێکێکی دیکەیە کە نابێت بە هیچ شێوەیەک هێلکەی سوورە و یان کوڵاو دووبارە گەرمی بکەیتەوە لە ژەمێکی دیکە بەکاری بهێنیتەوە چونکە بەهۆی ئەوەی کە مادەی نایترۆجینی تەیە ئەگەری ئەوە هەیە کە لە کاتی گەرمکردنەوەکە ژەهراوی ببێت و مریشکیش یەکێکی دیکەیە لەو خواردانەی کە بە گەرمکردنەوەی باکتریاکان چالاکتر ئەبنتیا لە ئەگەری خواردنیشی مرۆڤ تووشی ژەهراوی دەبێت دەستی خسۆتە سەر ئەو خواردانەی کە من حەزم ڕۆژێ خوێن برنجیش بە هەمان شێوە سۆڤان برنج کە خواستێکی زۆری لەسەر هەیە و بە گەرمکردنەوەی چالاکی بەکتریایەکان لە ناویدا زیاد دەبێت کە ئەکرێت لە حاڵەتی گەرمکردنەوەدا ئەگەری ژەهراوی بوونەکەی زیاد بکات بەڵێ ئەمانە و خواردنانە بوون کە نابێ گەرم بکرێتەوە و ئەمڕۆ توانیمان لە بەرگە و بابەتەکانمان ئەمانەی کە هەواڵ بوو بە ئێوەی بینەری ڕۆژباشی بگەێنین هیوادارین کە بەدڵتان بوو بێت و سوپالێ بە هەمان شێوە سبەی دینەوە لە میوانی ماڵەکانتان و دیوانی دیدەتان بەردیدەی ئێوەی خۆشەویست بەو هیواین کە بینەری ڕۆژباشی کوردستان 24 بن هەر شاشن.